چوارەمین کۆڕبەندی عومرەی عێراقی لە شاری هەولێر بەڕێوەچوو. کۆڕبەندەکە بە بەشداری دەیان کۆمپانیای سعودی و عێراقی و کوردی و وڵاتانی دیکە ئەنجامدرا. وتەبێژی حەج و عومرەی هەرێم دەڵێ ئامانج لەم کۆڕبەندە لێک نزیکبوونەوەی کۆمپانیا عەرەبی و کوردستانیەکانە بە ئامانجی پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری بە عومرەکاران. ئەمە ئەمڕۆ هەیە لێک نزیکبوونەوەی لە نێوان کۆمپانیەکانی هەرێمی کوردستان و عێراق و وڵاتانی عەرەبی بە دەرەجەیەکیش کۆمپانیا سعودیەکان بۆ مەبەستی گرێبەستکردن و پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان لەسەر ئاستی نرخ بۆی کامە کۆمپانیا باشترین خزمەتگوزاری و کەمترین نرخ پێشکەش دەخاتە ڕوو بۆ ئەوەی خەڵکی ئێمە سوود مەبێتن. ئەمە بناغێکی تازەیە بۆ ئەم ساڵکە یەکەم جارە ئەمە نوسخەی یەکەمە کە لە هەرێمی کوردستاندا لە شاری هەولێری پایتەخت بەڕێوە دەچێت. کۆمپانیا سعودیەکان دەڵێن لەم کۆڕبەندەدا هەماهەنگیکردن لەگەڵ یەکتری گرنگە، بە تایبەتی بۆ نەتەوەی کورد کە نەتەوەیەکی زۆر باشن ڕوو لە خودان و ڕێژەی زیارەتکردنیان بۆ عومرە بەرزە. تعاملنا مع الإقليم الكردستاني تعامل مرة قوي. مامەڵەمان لەگەڵ کۆمپانیەکانی هەرێم زۆر باش و بەهێزە. ئەو پەیوەندیش لە پێناو پێشکەشکردنی خزمەتێکی بەهێز و باشدایە لە بوارەکانی گەشت و گوزار و ئوتێل و خواردن و بڵاوکراوەکان و تا دوایی. هەروەها هەرێمی کوردستان بازاڕێکی بەهێزە. ئەمەش بۆ جاری یەکەمە کە دیدارێکی لەم شێوەیە لە هەرێمی کوردستان بەڕێوە ئەچێت و دەرفەتێکی جوانە. ماشەڵڵا خەڵکی کورد کەسانێکی زۆر باشن و زۆر حەز بە گەشتی عومرەکەن. هەماهەنگی لە بینی کۆمپانیای عێراقی بە تایبەتی کوردستانیش لەگەڵ شەریکاتی کۆمپانیای سعودی هەماهەنگیش تەواو دروستە بێ. لەبەرەوەی ئێمە ئەگەر بێت و پاڵپشتی شەریکاتی سعودیمان لە پشت نەبێت ناتوانین کار بکەین. جا هەر کۆڕبەندێک ئەکرێت ئێمە بەشدارە بین بۆی بتوانین شەریکاتی زیاتر بناسین. وتەبێژی حەج و عومرەی هەرێم بە پەیامی ڕاگەیاند پرۆسەی حەجی هەرێم لە ڕابردوودا بە دیجیتاڵی کرا و لە داهاتوویەکی نزیکیشدا عومرە بە دیجیتاڵی دەکرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.